لە گەرمەی ڕاپەڕاندنی پلانی ئەم پیلان و ئەو پلانی دوژمنا بوو. ئەنجا قوڕیش هەوڵی ترۆرکردنی پێغەمبەریدا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەوڵیاندا لە تاریکی شەو و لە گەرمەی خەوا بە دەستەیەک لە سوارچاکانی هەموو خێڵ و هۆزەکانیان بیکوژن. بەڵام ئەلحەمدولیلا سەرکەوتوو نەبوون و ئەو ساتە فەرمانی کۆچکردنی بۆ مەدینە پێدرا. خوای پەروەردگار فەرمانی پێدا کە کۆچکا بۆ مەدینە. بۆیە لەگەڵ ئەبوبەکری سیدیقا یار و یاوەری گیان بە گیانی و فیداکاری هەردووکیان بەرەو مەدینە کۆچیان کرد و 3 شەو و 3 ڕۆژیان پێچوو. لەوێ کۆمەڵگەی نوێی دامەزران. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کۆمەڵگەیەکی خواویست و مسلمان و بۆ دین سوڵحاو. لەوێ کیانی سیاسی و دەسەڵاتی دارالئیسلامێکی دروست کرد. ئیتر هەر دەبوو ڕوبەڕووبوونەوەکانی قوڕیش بە جۆرێکی تر پەرەپسێنێ. تازە ئەو زەمانە دەرچوو خەڵک بە مستەزعەفی بکەوێتەوە بەردەست ئەشکەنجەکانیان. ئەنجا غەزاکان دەسی پێکرد. 8 ساڵیان خایان تا پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم بە یارمەتی خوای گەورە بەسەرکەوتووی نەک هەر هاتە شارە خۆشەویستەکەی خۆی بۆ مەککە، بەڵکو کردیە مای ڕزگارکردن و دیندارکردنی هەموو نیوە دوورگەی عەرەب. ئیتر خەڵکی پۆل بە پۆل مسلمانە بوون و هاتنە ڕیزی ئەهلی ئیسلام و تا ئەو کاتەی ئیتر خوای پەروەردگار پێغەمبەرە خۆشەویستەکەی صلی الله علیه وسلم دوای حەجی ماڵ ئاوایی و 23 ساڵ لە گەیاندنی تەواوی پەیامەکەی خوا بۆ خزمەت خۆی بردیەوە و کۆچی دوایی پێکرد. تەمەنی پیرۆزی 63 ساڵی پڕڕەنج و جیهادی بەو شێوەیە کۆتایی پێهێنا کە لە لاپەڕەکانی مێژوو تۆماری کردو و ئێمەش ئێستا ئەمانەوێ بەو شێوێ بیخوێنین و لێی باز بکەین. خوای پەروەردگار ئێمە شێوەش بلا شوێنکەوتوانی ئەو پێغەمبەرە نازدارە حسابمان بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.